هەر ناوچەیەکی کوردستان ببینین بە تایبەت ئێستا کە کەشوها ئەوەنە خۆش بۆ بەرەو بەهارە ڕۆین بۆ خۆی سەیرانگایە و ناوچەیەکی گەشتیاریە بە تایبەت هەفتەی ڕابردووش کە ڕۆژی هەینی گەشتیارێکی زۆر لە دەرەوە بوون هەتا خەڵکی ناوخۆی شارەکانیش ڕویان دەکردا ئەو شوێنە گەشتیاریانە یاخود ئەو شوێنە جوانانە بۆ دیمەنی بۆ یاخود بینینی ئەو دیمەنە سروشتە جوانەی کە کوردستان هەیەی بە هیوای ئاوەدانی بۆ کوردستان هەمیشە. لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەم بۆ کرد کە هەندێک لە هاوڵاتیان کاتێک کە پاسپۆرتەکانیان نوێ دەکەنەوە یاخود پاسپۆرتێکی نوێ دەردەکەن ئامادەنین بڕۆن بۆ وەرگرتنەوەی ئەمە ژوای کردووە ڕێژێکی زۆر لە پاسپۆرت لە ناو بەڕێوەبەتی پاسپۆرت لە سلێمانی و هەروەها پاسپۆرتی هەولێر بمێنێتەوە. ئێمە بۆ مەبەستا میوانداری هەردوو ئەفسەر لە سلێمانی و لە هەولێرمان کردووە کە کاک ڕابەر عەبدولخالق لە هەولێر لەگەڵمان دەبێت و کاک دانا عەبدوڵڵا ئەفسەر لە بەڕێوەبەتی پاسپۆرتی سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بانیت باش کاک دانا سەرەتا بە بانی باش لە تۆ بکەم ڕۆژت باش بێ و پێمان بڵێ کەشوهەوای سلێمانی چۆن بوو و ئەم بەیانیە هەرچەندە ئێوە هەمیشە ئەفسەران بەیانیان موزەیەکی زۆریان هەیە بۆ پێی کە بەردەوام دەوامەکەن و ئەچنە سەر کارەکانیان. بەیانیتان باشتر بەیانی بینەرانتان باشتر بە نیسبەت کەشوها ئێرە کەشوهاگی خۆشە فێنکیەک هەیە بەڵام سارد نییە بڵێ ساردێکی وایە و ئاسمانێکی سافە یعنی بێ هەورە جەوێکی خۆشیە. زۆر باشە بە هیوای ڕۆژێکی باش کاک ڕابەر تۆش بەخێر هاتی دووبارە زۆر سپاس. کاک ڕابەر ڕێژێکی زۆر لە پاسپۆرت لە پاسپۆرتی هەولێر ماوە ئەمە هۆکاری چییە بۆچی هاوڵاتیان نانەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان؟ هاوڵاتیان کە دێن سەرمانە دەکەن بۆ دەرکردنی پاسپۆرتەکان دەردەکەن کە ئەمە پێیان دەڵێن مەسەرەن هەفتەک 2 ڕۆژ جوازەکانیان دەردەچی نان وەرگرتنەوە پاسپۆرتش زۆرمان لا ماوە نان وەرگرتنەوە. هۆکاری چییە بۆ وەری ناگرنەوە؟ وەڵای هەجا هەر کەسە و هۆکاری خۆ هەیە لەوانەیە کابرای نەخۆشە پێ نەکرابێ یان ئەوە تا پارەی نییە بێ وەرگرتەوە هەیە نایە وەرگرتەوە ئیشی پێ نییە ئەو هۆکارەکانی هەر کەسە بۆ هۆکاری خۆی کە نایە وەرگرتەوە. ئێستا نزیکی چەند پاسپۆرت لە لای ئێوە هەیە کەس نەهاتووە وەرگرێتەوە؟ نزیکەی لە هەر چار نووسینگەکەی کە بەڕێوەبەتی پاسپۆرتی پارێزگای هەولێر نزیکەی 10,000 پاسپۆرت هەیە وەرنەگیراوە کە خەڵک وەری نەگرتەوە. ماوەی چەندێکی بەسەرا تێپەڕیوە؟ وەڵا هەیە ساڵی بەسەرا تێپەڕە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ. خۆی ئەگەر بێت دەبێت جارێکتر دووبارە نوێی کاتەوە؟ ئەرێ وەڵا هەر ساڵە جواز هەر ساڵە ڕاستە کە 4 ساڵ 5 ساڵی بەسەردا چوون یعنی 2 ساڵەکە کابراکە دەی وەرگرتەوە دەبی نوێی کاتەوە ئەنی ئەوە زەرەری لە خۆی دەدا کە نایە وەریگرتەوە. ڕاستە. کاک دانا بە هەمان شێوەش هەمان گرفت لە سلێمانی هەیە کە ڕێژەیەکی زۆر لە پاسپۆرت لای ئێوە ماوەتەوە و هێشتا هاوڵاتیان وەریان نەگرت بێتەوە؟ بە تاکید هەمان گرفتمان هەیە بە تایبەتی پاسپۆرتی ساڵانی ڕابردوو بۆ نمونە ئێستا ئێمە ساڵی 2019 1200 هاوڵاتی نهاتون بۆ گرتنەوە پاسپۆرتەکانیان لە 2020 1400 کەسێک کەمتریان زیاتر و بە نیسبەت ساڵەکانی پێشووترەوە 500 پاسپۆرتێکمان لاماوە یان تەنانەت تایەتی هاوڵاتی 7 ساڵ 8 ساڵی بەسەرا چووە سەردانەکات بۆ نوێکردنەوەی پاسپۆرتەکەی کە سیرەکە پاسپۆرتەکەی لە ئێمە وەرێگرێتەوە ئەنجا دەست بە نوێکردنەوەکە یعنی تۆزێ خەڵکەکەی خەمساردن و داوای لەکەین کە سەردانمان بکەن. بەڵێ نزیکەی 500 پاسپۆرت ئێوەش بە هەمان شێوە لای ئێوە ماوەتەوە هاوڵاتیان نەهاتوون بووە. ئەی ئێستا لەگەڵ ئەوەی کە بڵێن کارەکانتان بەردەوام هەبووە ئێوە هیچ کات بڵێن بایکۆتان نەکردو یاخود لە ئەرکدا بوون هاوڵاتیان چۆنیان سەردانی بەڕێوەبەرایەتیەکەن یاخود چەندێک هاوڵاتیەت هێشتا پاسپۆرت دەرەکا و لە کاتی خۆیان وەریەگرێتەوە؟ بەڵێ نزیکی ئێمە بە کۆی گشتی 4500 پاسپۆرتمان لاماوە نەک کەمتر ینی بە ئەم ساڵ و ساڵانی پێشووترەوە هاوڵاتیانیش ڕۆژانە ئێمە 2 نهۆممان هەیە نهۆمی نوێکردنەوەی پاسپۆرت و نهۆمی پاسپۆرتی یەکەم جار ڕۆژانە نزیکی 300 بۆ 400 هاوڵاتی
لە وڵاتان مەسەلەن کەرینتینەیە و بۆ وەرگرتنەوە هاوڵاتیان بۆ بەشەکەی ئێمە بەشی وەرگرتنەوەی پاسپۆرت 250 کەس کەمتر تا زیاتر بە پێی ڕۆژەکانی هەفتە ئەگۆڕێ سەردانمانەکەن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەن. بەڵێ کاک ڕابەر هۆکاری وەرنەگرتنەوەی پاسپۆرتەکە ئەم ساڵ زیادی کردووە یاخود ساڵانی پێشوش هەروە بوو چونکە ئەم ساڵ خەڵک خەمسارد بوو لەوەی یاخود ئەیزانی کە ناتوانێت سەفەرکە بۆ دەرەوەی وڵات بەوەی کەرەنتینکردنەوە ساڵانی پێشتر زیاترە بەڵێ ئەو ساڵ کەمترە لەبەرەوەی خەڵک کەمتر هاتووە لەبەر زروفی کۆڕۆنا ساڵانی پێشتر زیاترمان هەیە ئەو ساڵ کەمترە کەمتر پاسپۆرت دەرەکەن کەمتر پاسپۆرت دەرەکەن بەڵێ بەڵام هۆکاریەوەی کە نایەن وەریگرنەوە ئەوە ناگەڕێتەوە بۆەوەی کە بە هەمان شێوە ڕێگە نەبوو بۆ سەفەرکردن هۆکارە یەک لە هۆکارە سەرچەکان ئێستا ئەوەیە کە خەڵک زۆر سەردان ناکە بێ پاسپۆرت دەکە لەبەرەوەی سەفەر نییە ڕێگان نییە لەبەر هەندێش پاسپۆرت ئێستا کەمتر خەڵک دێوەردەگرێتەوە کەمتریش دەردێنێتتر پێشتر نییە پێشتر ڕۆژانە 1500 سەردانی دەکرێت هەر نووسنگەک ئێستا ڕۆژانە 250 کەس سەردانمان دەکات لە هەر نووسنگەک. بەڵێ کاک ڕابەر کاتێک کەسێک ئێوێ پاسپۆرتێک دەرکات چەندێک ڕۆتینات هێوێت یاخود ئەمەش نابێتە هۆکاریەوەی کە خەڵک کەمتر بێت پاسپۆرت دەرکات لە بەرەوەی بۆ نمونە هاتوو چۆی زۆرە بۆ نمونە ژوورە و ژوور زۆرەکە و کۆزارین کامانە بەشێکن لە ڕۆتیناتی کارەکان بۆ معاملەکانی پاسپۆرت دەرکردن. ئێمە وەکو بەرەبراتی پاسپۆرت پارێزگای هەولێر ڕۆتیناتمان کەم کردەوە زۆر کەمتان کردەوە زۆر کەم بوویتەوە ینی هەر کەسێک هەر هاوڵاتێک بێ سەردانمان بکە لە 5 دقه 6 دقه زیاتر نایبە. بۆ نمونە چەند شتی پێویستە معاملەکەی ئەو کەسە چی و چی پێویستە کە نفوس جنسیە کارتی زانیاری چی بانک دەینیتن ئەگەر کارتی نیشتمانی کارتی نیشتمانی کارتی زانیاری ینی زۆر پێویست یانان 5 دقه 6 دقه نابە پەنجمۆرەکەی دەکاو بەیانە دوو بەیان جوازەکەی وەردەگرێتەوە دوو ڕۆژ پێدەچی ئەو ڕۆژکە پەنجەمە دەکە بەیانتان بێت جوازەکەش وەرگرتەوە ڕۆژێک دوای ئەوە وەریەگرێتەوە وەریگرتە بێ وەریگرتەوە. بەڵێ بزانین لە سلێمانیش بە هەمان شێوەیە ئایا ڕۆتیناتەکان کەم بوونەتەوە کاکدانا یاخود کاتی هاوڵاتی ئەوێ پاسپۆرتێک دەرکە معاملەکەی زۆرە وای لێ کات نەچێت بەلایە. بەنسبەت ڕۆتیناتەوە زۆر باش یعنی ڕۆتیناتێکی وانە ئەتوانێت هاوڵاتی خۆی لە ماڵەوە فایلی خۆی دروستکە بۆ نمونە بەڵام ئێستا لە عریزە نووس کاتێکی کەمی پێچێت لە بەرەوەی ڕێژیان زۆرە وکێتە ناو بەڕێبەراتی خۆشبەختانە بیناکەی ئێمە نوێیە چەند ساڵێکە دروستکراوە بۆ نمونە وەکو پێشتر باسم کرد بەشی تازەکردنەوەی پاسپۆرت بڵێن قاتێکی سربەخۆیە و بەشی یەکەم جار قاتێکی سربەخۆیە بە هیچ شێوەیە قەرباڵغێکی ئەوتۆ دروست نابێت کە وڵاتێکە بێزار بێ و ڕۆتیناتێکی وانە تا وڵاتێکە بێزار بێ بەڵام هاوڵاتیمان هەیە خەمساردە هەمانە مەسەلەن پاسپۆرتی وڵاتێکی تری پێەیە لێرە معاملەکەی ئەکات دوایی ئەگەڕێتەوە کاتێکی درەنگترێتەوە بۆ وەرگرتنەوەی تەنانەت ئێمە سیستەمی نامەناردنیشمانەیە زۆربەی کات پێی ڕێوێکین کە ئۆفەرێکە لەلایەن کۆمپانیا ئەساسیەوە بۆمان دابین کراوە لە سیستەمەکە لە ڕێگەی کارمەندەکانمانەوە داخڵی کۆمپیوتەرەکان یەکەین و ئەلکترۆنیەن نامانێرین بەڵام ئاواش هەر بڕێک پاسپۆرتە مێنێتەوە ینی تۆزی خەمساردی هاوڵاتیەکانی تایە پەیوەندی بە ڕۆتیناتەوە نییە. ئێوە چیتان کردووە بۆی کە ئەم ڕێژە زۆرەی پاسپۆرت لە ئێوە ماوەتەوە بیگەێنەوە بەدەستی خاوەنەکانیان یاخود بەدەستی هاوڵاتیان؟ وڵا ئێمە لە ڕاگەاندنەکانەوە بەڕێز بەڕێوەبەر چەندەها جارانی داوەتی کەناڵەکانی ئێوە و کەناڵەکانی تری کردووە کە داوا لە هاوڵاتیان نەکات سەردانکەن بۆ بکەنە پاسپۆرتەکان وەکو باسی شەم کرد ئێمە سیستەمی نامەناردنمان هەیە نامە بۆ هاوڵاتیان ئەنێرین لە کاتی پێویستە کە بزانین پاسپۆرت زۆر کۆ بێتەوە بەڵام خۆشبەختانە پێشترە پاسپۆرتانی ساڵ زیاتری بەسەر دەڕۆیشت ئێمە بەرزمان نەکردەوە بە نووسرا و ئەمانار بۆ گشتی لە هەولێر ئەوانیش نووسراویان نەکرد یانار بۆ بەغدا ئێستا ئەو ڕێکاران نەماوە ینی هاوڵاتیەکە پێویست ناکات بچێت لە بەغدا وە ساڵ زیاتری بەسەر ڕۆژە بچێوەریگرێتەوە ئێستا لای خۆمانە بۆیە داوا لێ ئەکەین سەردانمان بکەن یعنی بۆی جارێکی تر گشتی و چی گشتی چی بەغدا تووشی ئەوە نەبێتەوە کە خەڵک نایە بەلای پاسپۆرتەکە بیگەڕێنەوە بۆ لای خۆیان. بەڵێ کاک ڕابەر لای ئێوە چیتان کردو چه هەنگاوێکی نوێتان ناوە یاخود بۆی
کارێ بکەن هاوڵاتیان بێنەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان. ئەمە لای سایتی خۆمان هەیە لە پاسپۆرتی پارێزگای هەولێر لە سایتەکان ناوەکانمان هەموو دانایە بەتانی هاوڵاتی لە سایتەکە لێدا پاسپۆرت هەولێر دەزانین ناوەکەی دەرچوویان دەرنەچووە ئەوش ئاسانکارێکە بۆ هاوڵاتیان لە ئەنتەرنێت و لەڕگای ڕاگەاندنەکانیش دائیمەن مدیری قسەی کردووە وەرن پاسپۆرتەکانیان وەگرنەوە بەس هاوڵاتی خەمساردە و نایێتن. باشە پێویستی بە چیە بێ کاتی هاوڵاتێک کە ئەبێت هەر خۆی بێتەوە مەرجە خۆی بێتەوە گەرە و کەسە بۆ نمونە نەخۆش بوو یاخود هۆکارێکی تایبەتی هەبوو ئەو کەسەی بخۆی بێتە لە وەرەی پەنجەمۆرە پەنجەیە کە دادنێ ئەلکترۆنیە و پەنجەمۆرە دەبی خۆی بێ وەگرتەوە لەبەر ئەلکترۆنەکەی بەس ئەگەر حالەتی وامان هەبوو کە نەخۆشە زۆر نەخۆشە حالەتی ئیستثناءمان هەیە بۆی دەکەین کە لە خەستەخانەیە نووسووە ناتانی بێتن حالەتی ئیستثناءمان هەیە دەکەنە ئیستثناء و دەیدێنەوە. بەڵێ بیرتان لەوە نەکردوتەوە کە سزایەک هەبێ بۆ ئەو هاوڵاتێکە نایەتەوە بۆ وەرگرتنی هاوڵاتی خۆمانە ناوە لە بیرمان لە سزا نەکردەوە لەبەرەوەی حاڵاتی خۆمانە نامانێت هاوڵاتی سزا بدەین. ڕاستە ئەمە پێویستی بە سزایەک پێویستی بە سزایەکی وانە. ڕاستە باشە ئەو کات کە هاوڵاتی بڵێن ئەگەر بێت و بە شێوازێکی تر بێ بە پۆستێک بنێرێ ئەمە شتێکی وا هیچ پلانێکتان نییە بۆی کە خۆی نێتەوە یاخود ئەو ڕێژە زۆرش لای ئێوە نەمێنێتەوە بە پۆست ناتانین بدێتەوە لەبەرەوەی ئەلکترۆنیە ئیمە ئەلکترۆنیش دەبی پەنجە بێدانێتەوە دووبارە پەنجەمۆر بکاتەوە ناتوانین لەبەرەوەی پۆست ئەو کارە بکرێت. ڕاستە کاک ڕابەر بۆچی ئێستا بەو شێوازە ئەلکترۆنیاکرێ ئایا گۆڕانکاری بەسترانایە بە تایبەت هاوڵاتیان تۆزە گلەییان لەوە هەیە کە ئایانەوەی وێنەیەکی باشتر یاخود جوانتر لەسەر پاسپۆرتەکان هەبێ ڕاستەوخۆ لەو کاتیان نەیگرن زۆربەی خەڵک ئەم گلەیەی هەیە ئەو گلەی ئێستا خەڵک دەیکا ئەوە ئەلکترۆنیەکە وایە سیستەمەکە وایە بەڵێ کامیرەکان ئەوەن ینی کە دەردەچی لە ڕسمەکە ڕاستە زۆر جوانیە وەکۆکەوەی کە خۆی ڕسمەکەی دێنیتە بەس دەرێن سیستەم دەگۆڕدرێت چاوەڕێ دەکەن سیستەم بگۆڕێ لە بەغدا لە عراق کامل بگۆڕێ چاوەڕێ دەکەن ئەگەر سیستەمە گۆڕە لەوانەیە باشتر بیت جوانتر بیت. ئەو کاتە چۆنە بێت ینی بن تقریبا وڵی معلوماتێک نیت تا ئێستا برێن چۆن دەبێتن بەس ینی دەرێن باشتر دەبیت جوازەکەمان باشتر دەبێتن على ئەساس لە نیوەی ئەو ساڵدا بگۆڕێ پاسپۆرتەکە بگۆڕێ ئەویش تا ئێستا چاوەڕوان دەکەین بزانین چیە و سیستەمەی کە دێ کووە نازانیست معلومات ئەو کاتە لۆدێکی زۆر لەسەرەوە دروستە بێ گەر وڵاتی حەسکات بۆی کە وێنەکەی بگۆڕێ پاسپۆرتەکەشی بگۆڕێت لۆ دروست دەی بەزنات ئەو وەختە ناتوانین ینی کە هەم کەسێک بگۆڕین ئەو کەسێک کە پاسپۆرتەکەی بەسەر دەچێت دەتوانێت بێ بگۆڕیتن لەبەرەوەی ساڵی زیاترمایە ینی دەبی غەرامەکەی دەبی غەرامەکەی بداتن ئەزێ سزایەک بداتن تا پێی پاسپۆرتەکەی بگۆڕێ ئەبێ غەرامە بعد ئەنجا بتوانێت بگۆڕێت ئەگەر لە ساڵێک زیاتری مابێ دەبی ڕسوماتەکەی دەبی ڕسوماتەکەی بدات تانی بیگۆڕێتن. ڕاستە کاک دانا ئێوە بیرتان لەوە نەکردوتەوە کە هیچ سزایەک دانێن بۆ کەسانی کە نایانەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەیان لە ئێستا خۆشببختانە هیچ سزایەک نییە وەکو هەندێک بەڕێبەراتی تر کە سزا دانێ بۆ ئەو مامەڵانە کە تاخیرە بنیاشە نەخێلایمە هیچ سزایەک نییە. کاک دانا سزای ونکردنی پاسپۆرت چییە؟ زۆر جار بیستومانە گلەیەوەکرێ بۆ نمونە هاوڵاتیەکەڵێ لە ئەمریکا بێ لەسەر پاسپۆرتەکەی نووسراوە لە هەر شوێنێک بی ئەمریکا لە پشتە بەڵام لی عێراق نووسراوە گەرونت کرد خۆت بەرپرسی لە یاخود سزایەکی وا هەیە ئەمە ینی چی ئەگەێنێت ئایا هۆکاری چیە یەکسەر بیر لەوە کراوەتەوە کە سزایەک بدرێ بەرامبەر بۆ کەسێک کە پاسپۆرتەکەی ونەکات؟ وەڵا بە نیسبەت سزای پاسپۆرتەوە ئەوە پەیوەندی بە پاسپۆرتی گشتی بەغداوە هەیە یان ڕێکارەکان لێوێەوە گیرێتە بەر ئەوان داواکەن لە محکەمەی مختص کە ئەو سزایی هاوڵاتیان بدرێ و لە دەستوری شادیانی ئەتوان لە پەرلەمانەوە کارەچا بکرێ بۆ نمونە هاوڵاتیان ئەتوان شەکوا بکەن لە پەرلەمان بۆ نمە سەڵ لەسەرەوە بدرێ دەنگ لەسەرەوە بدرێ کە ئەو فەقەرێ نەهێڵڕێت یعنی زیاتر ئەو پەیوەندی بە تەشریع هەیە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە ڕاستە وەزایدەن پاسپۆرتی گشتی بەغدا وەکو ئێمە کێشەمان نییە لاریمان نییە لەسەر ئەو سزای لابرێ یعنی لەسەر و ئێمەوەیە. ڕاستە کاک دانا ئەم ساڵ چەند پاسپۆرت دەرکراوە لای ئێوە گەر ئامارێکتان لابێ و ساڵانی پێشوو چەندێک بووە یاخود بڵین بەراورد بە ساڵانی ڕابردوو چەندێک کەمی کردووە و ئێستا هاوڵاتیان چەند پاسپۆرت نوێەکەنەوە یان چەند تازاکەنەوە ئەگەر هەموویمان
بە ئامار یاخود بە ژمارە پێبەی سپاس دەکەین. وەکو پێشتر باسم کرد بۆ بەڕێزان ڕۆژانە بە تێکڕایی 300 هاوڵاتی تا 400 هاوڵاتی سەردانمان دەکەن چ بۆ نوێکردنەوە چ بۆ یەکەم جار کە پاسپۆرت دەرەکەن و ئێستا ئێمە بۆ پاسپۆرتی 2021 کە مانگی دووە نزیکەی 1800 پاسپۆرتمان لاماوە و ئەوانی تر کە وەریان گرێتەوە ینی بۆ نسبەی دوو مانگەکە تەسەوڕ دەکەم تا ئێستا 4 پاسپۆرتی لە 2021 دەرچوو بێت 4 پاسپۆرتی و زیاتریش. بەڵێ کاکدانا هیچ گۆڕانکاریەکە کرێ لە شێوازی وەرگرتنەوەی پاسپۆرت یاخود لەگەڵ ئەو کاتێک کە هاوڵاتیەک بێ پاسپۆرتێک دەرکا هیچ شتێکی وا هەیە یاخود هەمووی پەیوەستە بە عێراقەوە و بڕیارەکان لێەوە دواتر ئێوە جێبەجێیەکەن. خۆی ئێمە بە پێی سیستەم هەمووی ڕەتین بەیەکەوە ینی پەیوەندین بەیەکەوە لە بەغاوە دەرەچێت بەڕێز شالاچی ئاگادار بن ماوەی پێشوو لە ڕێگەی ڕۆژنامەوانیەوە بڵاو کرایەوە کە مانگی 6 بە دووەوە پاسپۆرتەکان داواشە بگۆڕێ سیستەمێکی تازەتر بێ بەڵام وەکو ڕێکاری مامەڵەکان نزیکە بێ ینی تقریبان ڕۆتینان نەماوە لەبەرەوەی چەند دو ساڵێک زیاتر سیستەمەکانمان ئێمە گۆڕا مەجموعی ڕۆتینات نەما لەسەر تازەکردنەوە دەرهێنانی پاسپۆرت بەواتایەکی تر کارەکانمان خێراتر بوو چی خۆمان چ بۆ هاوڵاتیان کە کەمتر ئەمانەوە لە بەڕێبەراتیە. بەڵێ کاکدانا ئێستا ئێوە بە چەند شێوازیا و چەند جۆر پاسپۆرتان هەیە کە دەریەکەن بۆ نمونە VIP هەیە کە کەسێک نەخۆش بێت یاخود زۆر ضرور بێت یاخود کەسێک خاوەن پێداویستی تایبەت بێ نەتوانێت لە حاڵەتێکی وایە ئێوە تیم ئەنێرن و ئەو کاتە بە ماوەی چەندێک وەریەگرێتەوە گەر باستی ئەوانەمان بۆ بکەیت چەند جۆر وەرگرتنەوەی پاسپۆرت یاخود دەرکردنی پاسپۆرت هەیە لای ئێوە. بەڵێ وەکو باسم کرد ئێمە دوو تابقمان دوو قاتمان دابین کردووە بۆ نێکردنەوەی پاسپۆرت و بۆ پاسپۆرت یەکەم جار و بەشی VIP بەڕێز بەڕێبەر بەشێکی تری جا کردێتەوە کە بۆ هاوڵاتیانەی کە ضرورن و پێویستە زوو پاسپۆرتەکانیان تاوا بێ ئایا نەخۆشیان هەیە ئایا وەفدێکی حکومین بۆ ئەمانەوە زائیدەن تیم مۆبایلمانێت تیم مۆبایل کە جەناوی بەڕێوەبەر چەند ئەفسەرێکی دابین کردو بۆ بەشێکەوە هاوڵاتیانی کە بێ شێوە ناتوان سەردانماکەن لەبەر ئەوەی ئێمە پەنجەمۆرەکانمان بڵێن پەنجەمۆری زیندووە بێ یەکسەر داینی لامان کاتە وێنەگرتنەکانمان وێنەی زیندووە بێ بگیرێ ئەو کاتە ئەفسەری تایبەت بە تیم مۆبایل سەردانی هاوڵاتیەکە ئاکات وە بۆ تاوابوونی پاسپۆرتەکە ئێمە بۆ تاوابوونی کاتی ئاسایی کاوڵاتی سەردانمانەکە مۆڵەتی هەفتەیەک حەو ڕۆژ بۆ 10 ڕۆژی پێ دەدەین لە حەو ڕۆژ بۆ 10 ڕۆژ سەردانمان بکە بەڵام ئەم بەشی VIP و تیم مۆبایل و ئەوانی کە نەخۆشن جەناوی بەڕێوەبەر کار ئاسانی بۆکردن یانی تەنانەت زۆر جار خۆی کۆنتاک یان قسە لەگەڵ بەغا ئەکات لە ماوەی 24 ساعت کەمتر یان زیاتر یان 40 ساعت بۆ هاوڵاتەکەی تەواوەکات. ئەی هیچ بڕەپارەیەک وەرەگیرێ لە بەرامبەر ئەوە سەفەری خۆی بات نەخێر بە هیچ شێوەیەک بڕەپارە وەرناگیرێ بەڵام ئێمە سیستەمێکی ترمان هەیە پێی دەڵێن خدمە سەریعە ئەو بەغا دایناوە لە ماوەی 24 ساعاتە تەواوی ئەکا بەزە بێ بڕەپارەیە تەسلیم کە هاوڵاتەکە بەڵام ئێمە خۆشبەختانە ئەو خدمە سەریعی زیاتر لە کاتی زەقتا کە زۆر قەرەباڵغ بێ بەڕێوەبەراتی پەیڕێوی یەکەین ناچارە بین بەڵام وەکوتر ئەوەی حەدە ئیمکان بکرێ یارمەتی هاوڵاتیان ئەدرێت بۆی ئەو پارێنات و لە کاتێکی زووە پاسپۆرتەکە بەدەست بگات. بەڵێ زۆر سپاس کاکدانا کاک ڕابەر ئێوە بە پێی ئامارێک یاخود ژمارەیەکتان لایە کە ئەم ساڵ چەند پاسپۆرت دەرکراوە یاخود ساڵانی ڕابردوو چەندێک بووە؟ ساڵانی ئەنی برێن پارسال 26,027 جواز دەرچووە لە پاسپۆرتی پارێزگای هەولێر 2021 تا ئێستا تقریبا 8,500 جواز دەرچووە لە پاسپۆرت پارێزگای هەولێر. هەمووی وەرنەگیراوەتەوە ئەو ڕێژێ؟ نا هەمووی وەرنەگیراوە. ڕاستە. کاک ڕابەر کاتێک کەسێک لە دەرەوەی وڵاتە بێگومان پاسپۆرتی عێراقی هەیە پاسپۆرتەکەی لەوێ بەسەر چوە چی بکات بۆی کە بتوانێت پاسپۆرتەکەی نوێ بکات و ئیلا بخۆی بێتەوە؟
دەتوانێت ئەوە بستە سەفارەی عراقی لە بەڵێ. وڵاتە نوێکاتەوە بەس لەوێت تاخیر دەبی زۆر جار هاوڵاتی ناستا نوێکاتەوە دێتەوە کوردستان لە کوردستان نوێ دەکاتەوە لە پارێزگای سلێمانی بی دوهۆک بی هەولێر بی دێ دەکات تەنها دوو ڕێگەی هەیە خود لە سەفارەت یان لە بێتەوە ئێرە باش ئەگەر کەسێک بیانی بوو لێرە بوو هاوڵاتی یاخود بڵێن کەسانێک هەن نە هاوڵاتی لێرن بڵێن پاسپۆرتی وڵاتەکەی خۆیان بەسەر چووە ئەوانە چی بکەن سەردانی قونسلەی خۆیان بکەن بەڵێ لێرانە لە هەرێمی کوردستان لە عێراقا ناتان لایمە هیچ شتێک بکەن ڕاستە کاک ڕابەر چی یاخود بڵێن ئێوە چیەکەن بۆی کە هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسانتر بتوانن پاسپۆرت دەرکەن و لە هەمان کاتیش داوەری بگرنەوە هیچ تیمێکی واتان هەیە ئەگەر سەردانی ماڵەکان بکە بە هەمان شێوەی تیمانەی سلێمانی کاچنە سەردانی ماڵێک بۆ نمونە کەسەکە نەخۆشە خاوەن پێداویستی تایبەتە ناتوانن ئێوەش هەمان ئەو شێوە VIPتان هەیە بە زووترین کات بۆ نەخۆشێکی دەرکەن هەمان ئەو شێوەمان هەیە لە پارێزگای سلێمانی دۆک هەولێر نەفسیشتا لە هەموو پارێزگەکانی عراق نەفسیشتا ئەوە هەیە هاوڵاتێک لە خەستخانەیە مەسەرەن نەخۆشە ناتوانێت بێت یا لە ماڵەوەیە ئێمە ئەو تیمە دەستەوی پێوەندە شتەکان دەکات دێتەوە دایرە و لەوی تەواو دەکەین بە 24 ساعت پاسپۆرتەکەی وەردەگرتەوە بەڵێ هیچ بڕەپارێک وەرەگیرێ لەو ئەو پارەی وەرناگرن لەوەی ئەی لە چه حاڵەتێکە پارە وەرەگیرێت ئەوەی کە دێ VIP دەکە لە خۆی لە ماوەی چەنە کات دەرەچێتەوە لە ماوەی 2 ساعت 3 ساعت وەردەگرتەوە وەریەگرێتەوە زۆر سپاس کاک ڕابەر عەبدولخالق ئەفسەر لە پاسپۆرتی دوی هەولێر کە لەگەڵمان بووی و هەروەها سپاس بۆ تۆش کاک دانا عەبدوڵڵا کە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆی کە میوانی پرۆگرامی ڕۆژ باش بوون